يعني کێشەی کورد کێشەیەکی سیاسی نیە لە ڕاستی کێشەی بوونە يعني کێشە سیاسیەکە وەکو وایە ئەم کێشەیە بێت ڕەنگی دابێتەوە لە ڕەنگدانەوەکەی بۆتە کێشەیەکی سیاسی نەوەنایمە کێشەیەکی قوڵ وجودیمان هەیە ئێمە هەین و نیشین يعني ئێمە هەین لە عینی کاتیشان نین ئەمە پارادۆکسە وام پارادۆکسە هەر لە ئەوە نییە کە ئێمە تایە دەژین بەڵکو باحسەکانیش کە لە کورد دەکۆڵنەوە هەردەگەن ئەو پارادۆکسە کە نابێ بدەن ینی چونکەمە واقعە ئەم پارادۆکسە بەس چی نەجاتمان دەدا لەم پارادۆکس لە ڕاستی ئەم پارادۆکسە لە شوێنێکا دروست دەبێت کە لەو ڕواڵەتانایە کە ئێمە دەبینین ئەمە لە پشتەوە کاتێ ئەمەی کە هەیە ئێمە لێ دەکەینەوە دەگەینە بنەماکە لە ناو بنەماکە پارادۆکسن یعنی کاتی ئەمە لە دەرەوە سەیری دەکەین شتی لێک دژ دەبین بۆ نمونە پارادۆکس لەکوێوە پارادۆکسە لێک دژە تۆ دەڵێی زمانی کوردی هەر خۆی لێک دژێکی گەورەیە زمانی کوردی کوام هەورامیەکەی لای ئێمە کە قسەی پێ دەکەین یا سۆرانیەکەی ئێرە یا ئەڵێ ئەمانە لاجەنین بۆچی لاجەنین کولتوریان هەیە ئەمە وەکو بەغدادی و تونسی ئەوانە نیە جەزایریەوەن ئەوانە لاجاتن زار بە زەورامی کولتورێکی دەوڵەمەنی هەیە کولتورە ئەدەبیەکەی بەقەدەر کولتوری عەرەبی دەبێت باشە بە زەورامیەکە وە تێکستی تری هەیە تێکستی دینی هەیە کە ئەمە لای فارسیش نی جۆرەکی تر لە تێکسی بەرەمێنەوە ئەمە پارادۆکسە نا زمانە نا زاریشە ئەمە پارادۆکسە ئێمە ینی شتێکی ئاواین جێشەکەمان ئەوی پێی دەڵێن سوپا پارادۆکسە نەتوانین بڵێ میلیشەیە نەدەتوانین بڵێ سوپایە ناتوانین کە دەڵێ سوپایە لە شوێنەکەوە میلیشا دەردەچێت کە دەڵێ میلیشەیە لە شوێنەکەەوە سوپا دەردەچێت ینی شتێکە لە ژێر دەستا دەردەچێت ناتوانانی حەلی بکەیت وام پارادۆکسان دێک لە بەحسەکان دەرکیان پێ کردو جەریئانە و توانە ئەمە لە بەردەم پارادۆکسەکەین لێک دژیەکەین پێمان حەل ناکرێت واز دەکەم جەریترینی ئەو بەحسانە عەباسی وەلیە کار خۆی کوردە بەزێکێکە لە بەحسە گیانێک وان برۆنسن هەویشە دەرکی بەم لێک دژێ کردووە ئێمە بتوانین بگەینە ئەو شوێنە لەو شوێنەوە سەیری خۆمان بکەینەوە کە ئەمەی لە شوێنەکەی ترەوە سەیری دەکەین بەو نەریتە پارادۆکسە بە نەریتەکەی تر پارادۆکسنی یعنی بۆ ئەوەی ئێمە بۆ دەرەوەی ساخکەینەوە کە حاڵەتی کورد ئەمەیە دەبێ ئێمە نەریتێکی بیرکردنەوەی تازەمانە بێت وە کورد ئەگەر نەگاتە کۆژی تۆی خۆی یعنی من بیر دەکەمەوە ئێمە نین هەتا بیر نەکەینەوە ئێمە هەین بەس نیشین ئەمەی کە هەیە هەتا بیر نەکاتەوە بوونی نابێت ئەو بوونەی کەنێت لەبەرەوە ڕێگای دیکارتی هەر دیکارتیش خۆی دەڵێ ئەم ڕێگایە کە من پێی دەگەم بە شتەکان ڕێگای تۆنی ئەوە تۆش ڕێگای خۆت هەیە یعنی ڕێگاکەی ناکاتە نەریت بۆ ئەوی تر ئەمە فەرقی دیکارت و ئەوانی ترە بەڵام بۆ نمونە علمی ئیجتیماع وەک زانستێک منهەجێک دادێنێ ئەڵێ تۆ بەو منهەجە نەنووسی تۆ ئیشەکەت زانستی بەس دیکار پێت ناڵێ ئەگەر تۆ بەو ڕێگای من نەڕۆی ئەوەی پێی دەگەی هەڵەیە ئەڵێ تۆ دەکرێت بە ڕێگای خۆت ئەستەن بگەیتە کۆمەڵێ ینی بگەیتە ئەو شتانە بەڕوونتر لەوەی کە منیش پێی دەگەم لەبەر ئەوە ئەو لە ئەساسەوە پێی وایە کێشەکە لە ڕێگاکانانی بەڵام کێشەی زانستە مۆدێرنەکان لە میتۆدایە لەو میتۆدەیە کە ئەم باسی باسی جۆرێک لە میتۆد دەکات ئەوان باسی جۆرێکی تر لە میتۆد دەکەن ئەوان باسی میتۆدێک دەکەن کە میتۆدی بیرکردنەوە نییە میتۆدی ئیشکردنە تۆ لە کۆمەڵناسی میتۆدێک دێنی ئیشی پێ دەکەی هەر لە عورفی زانکۆییشا پێی دەڵێن میتۆدی ئیشکردن یعنی باشە بەس ئەمەی دیکار دەڵێ میتۆدی بیرکردنەوەیە بەو معنایانە کە میتۆدێکی داهێناوە ئێمە بیری پێ بکەینەوە نا ئەو دەڵێ بەم ڕێگایە تۆ ینی بەم ڕێگایی کە من پیاە ڕۆشتوم گەیشتوم بەو شتە ئەگەر تۆ گەیشتی بەوە دەتوانی بە ڕێگاکەی خۆتە تۆش ڕێگای خۆت بکەیتەوە بۆ
ئەوەی بگەیتە شتەکان یانی دەتوانانی نەریتی خۆت دابێنی لەبەر ئەوە لە دیراساتی کوردی بۆ نمونە ئێستا ئێمە بەحسێک بکەین لەسەر کورد ئیلا نادەگەینەوە لێک دژە و لێک دژەش بنبەستە یعنی ئەو بنبەستە کە هەیە ئەو لێک دژە ئەگەر ئێمە بەجددی وەریگرین و پێمان حەل نەکری لە ڕاستیا خۆمان دەکوژین چونکە دەمانخاتە ناو دەوامەیەکەوە هەست دەکەین شتەکە وایە واژ نییە هەست دەکەین ئاگر دەبێ بسووتێنە کەچی ئاگرەکەی ئێمە ئاگری شەو گەرمیشی هەیە و بەس ناسووتێنێ هەر شتێکی تر لەمانە ینی تووشی ئەمە دەبیت تووشی قەهر دەبیت هەست دەکەی ئەمە دەبێ ببێت بەس بۆ نابێت هەست دەکەی بۆ ئەوی تر دەبێت بۆ من نابێت ئەمە کێشەی کورد کاتێ کەسێکی وەکو بێشکچی بەرزی دەکاتەوە کەسێکی وەکو چۆمسکی بەرزی دەکاتەوە وەک کێشەیەک وەک ناحەقێک بەرامبەر کورد لێرەوە لە ڕاستیا کێشەکە بەرز دەکاتەوە ئەڵێ ئەوانی تر بۆ دەبێت بۆ ئەوانی تر بۆ ئەمان نابێت یعنی لەوێ وەڕەوایە کە ئەمانیش وەکو ئەوانی تر ئەو ئیمکانیەتیان تایە ببن بەڵام بۆچی ڕێگە نادەن ئەمان ببن و ئەوان ببن و ئەمان نەبن بەتەبان ئەوان غافڵن لەوەی کە کێشەکە لە شوێنێکی ترایە کە بەو میتۆدە تۆ ناتوانانی حەلی بکەیت و لەبەر ئەوە ئێمە پێویستمان فعلەن بەو بیرکردنەوەیە بە فڕێدانی هەموو میتۆدەکانە و لێگەڕانە لە عەقڵمان بۆ ئەوەی دەرک بە خۆمان بکات و بۆ ئەوەی میتۆدی خۆی بێنێتە ئاراوە و تعریفی خۆی بکە پێناسەی خۆی بکە بە پێ ئەو میتۆدە بە جۆرێک کە بەرامبەرەکە نەتوانێت ئەو ئەساسە لۆجیکیەی لە میتۆدا هەیە هەڵی وەشێنێت و ئێمە نە خۆمان دەناسی نە دەرەوەش دەمان ناسی شتێکە کەس نازانێت چییە یعنی هەریەکە بە جۆرێ تعریفی دەکات ئەی ئەمە ژیانەوە ناتعریف ناکرێت بوێری دیکات لێرایە دەڵێ ئەوەی کە ئەو پارادۆکسێتیایە لێک دژێتیایە خەلەلێکەیە ئەوەنا ممکن نییە لێک دژ بێت یعنی بوونی ئێمە ممکن نییە لێک دژ بێت چونکە ئەوەی لێک دژە لە وجودا لە ڕاستیا بوونی نییە لێک دژ بێت یعنی شتێک ناکرێ بێت و نەبێت ناکرێت ئەی چۆن شتێک هەیەەوە نیەوە کەچی ئەش ینی بەواقعی هەر ڕێک عەباسی وەلی وا دەڵێ ئەمە هەشە بەڵام ناتوانیش بڵێ هەیە نیشە ئەمە ئەڵێ چۆن خۆشی دەڵێ چۆن ئەمە دەبێت ئەمە پرسیارەکەیە ئەمە چۆن دەبێت وەم ئێمە ڕێک دەبێ بە پێچەوانەیە و تەسەورەوە کە دەڵێ ئەگەر ئێمە ئەوروپیەکان نەبن ناتوانین بیر لە هیچ بکەینەوە دەبێت فعلەن ئێمە ئەگەر خۆمان بیر نەکەینەوە ناگەین بە هیچ لاواسێ چونکە ئەو میتۆدانە ئەگەر عەرەبێک بخوێنەوە فارسێک بخوێنەوە ئەو چاو ئەوروپیا ئەو میتۆدە ئەوروپیا ئەگەر بتوانێت شتەکان تەسنیف بکە و هەموو شتەکانی تر لە ناو جیهانا ببینێ بەو میتۆدە تۆ ئەو مەنتیقەیە نابینێت کە پێی دەڵێن کورد و هەموو میتۆدێکیش لەبەرەوەی نەریتەکە محکومە بەوەی کۆمەڵێ مەنتیقە هەیە نەیبینێ بۆ نمونە کاتێ من لەسەر بە پی میتۆدی ئەرستۆ بیل لە تەبیعە دەکەمەوە هەندێک مەنتیقی شاراوەی کوێر هەیە کە من بەم میتۆدە هەرگیز ناتوانم بیان بینم کاتێک بە میتۆدە نیوتنیەکەتە سەری تەبیعە دەکەم بە هەمان شێوە کۆمەڵێ مەنتیقە هەیە کە دەکرێت لە گریکیەکە ڕۆشن بن کەچی لەوێ تاریکە و ناشتوانی تۆ بەمە ئاوا بیرکەیتەوە نابێتە ئەوەی کە شتێک لە ئەسڵ لەوێ هەیە وە کێشەکە لێرەیە ئەو میتۆدە ئەوروپیا ئێستا بەو میتۆدە هەموو قەومەکان تعریف کراونەتەوە فارسێک بەو میتۆدە تعریف کراوە پێی دەڵێن قەومێکە و هەیە و شەرعەتی هەیە کوێتێک بەو میتۆدە تعریف کراوەتەوە کە وەکو دەوڵەتێک هەیە کوێتێک کە چەند بچووکە ئەمریکایەکە بەو تعریفە تعریف کراوە یعنی بەو میتۆدە تعریف کراوە ئەو میتۆدە تعریفی کردووە بەس کێشەکەوەی ئەم میتۆدە کە دێت ئەم مەنتیقەت دەیەوێت تعریف بکە تووشی لێکجی دەبێت ینی ناتوانێت تعریفەکەی بکات چونکە ناتوانانی تۆ لە تعریفە بڵێ هەژە و نیشە ناکرێت تعریف بڵێ لێکجیت یا بێت ئەی کە مامەڵەشی لەگەڵ دەکەن دەگەنە ئەوەی هەیە و نیشە ینی تۆ کە دەگەیت ئێرە تۆ دەبێت بەحسەکەت ڕاگری چونکە ممکن نییە ئەوە بوو کە پێشتر وتماوتمان زانست نابێت لێکجیت یا بێت ئەی کە لێکجیت یان نییە و ئەمەیە هەل ئەلێرا پرسیارێک دروست دەبێت پرسیارێک دروست دەبێت کە میتۆدەکان لە ڕێگەی و میتۆدانەوە ئەو پرسیارە جواب نادێتەوە ئەمە فەرز دەکات لەسەرت
کە تۆ ئەو میتۆدانن لابەی ڕێگە بدەی بە عەقڵ ئەم جارە ئیشی خۆی بکات. یعنی مەوزوعەکەەوە نییە من هەموو ئەو شتێک کە ئەیدەیزانم و بە میتۆدەکان و فڕی دەم و بڵێ مامە هیچ نییە با خۆم بیرکەمەوە. مەوزوعەکەمە نیە، بەعەکسەوە تۆ دەبێت کاری ئەو میتۆدانە ببینی کە کار دەکەن بەڵام شتێکگەی یا سێر دەکەی دەیکەن بەژێر لێەوە. یعنی ئەم میتۆدە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆی بێڵێتەوە نایەوێ ئەوەی کە ناتوانانی بەهۆی ئەوە بیزانی نایەوێ ئاشکایکە. هیچ بەحسێکە لە بەحسەکەی دەکاتە لێکدژی لە ئەنجامەکە حەز ناکات لێکدژیەکە ئاشکراکە چونکە بەحسەکە هێڵدەوەشێتەوە. یعنی بەحسەکەی و کاتە بە بەحسێکی ئەکادیمی حساب ناکرێت. ئەگەر بەم شێوەیە بڕۆین هیچ بەحسێک لێکۆڵنەوەیە کە لەسەر کورت کراوە ئێمە ناکرێت بە لێکۆڵنەوەیەکی زانستی بزانین. بۆچی؟ چونکە لە جاتی ئەوەی لە پارادۆکس و لێکدژەکان دەرمانکە و بمان باتە شوێنێکە شتەکە یەکلاییە، پارادۆکسیتیانە لێکدژیتیانە دەمانبا بەرەو لێکدژەکە. ینی بە پێچەوانەی ڕێک بەحسی ترەوە. ئەویتر لە لێکدژیەوە دەڕوا بۆ هارمۆنی و نەبوونی لێکدژی. ئەمیان بە پێچەوانەوە سەرەتا هەست دەبین هەموو شتێک تەواوە کەچی دوایی دەچیتە ناو بابەتەوە سێر دەکەی دەگەیتە شوێنێک لێکدژیتیایە. دەگەیتە شوێنێک وەکو وایە ئاگر ئاوەکە نەبێت. دەگەیتە شوێنێک وەکو ئەو وایە توزانم هەر شتێکی تری کە خۆر هەڵنێت. ینی دەگەیتە ئەوەی کە فڵان ئاوا نەبێت. ینی دەگەیتە شتێکە بە ناچاری دەبێ وابێ کەچی وانی. طبعا لە ممکنە لێکدژی دروست نابێت چونکە ممکن ئەگەری ئەوەی هەیە هەبێت و ئەگەری ئەوەی نییە. ئەوەی کە ئەگەریە ناکرێت پێی بڵێن لێکدژیتیایە چونکە ئەوەی ئەگەریە دەکرێت هەبێت و دەکرێت نەبێت. بەڵام طبعا لێ کاتیشان ناکرێت ئەو ینی دوو ئەگەر پێکەوە کە دژ بوون پێکەوە دەرکەون. ینی دەرگاکە تۆ دەکرێت کراوە بێت و دەکرێت نەشکرابێتەوە. بەس ئەم لێکدژیە لە بوونە ینی شتێکە کە ناکرێت تۆ دەکەوێتە ناو شوێنێکەوە کە بە زەرورەت دەبێ وابێ کەچی بە ناچاری دەبێ وابێ کەچی وانی. یعنی تەنانەت جۆری لێکدژیەکەش سەیرە. ئەی بۆ ئەوەی هەموو ئەمانە هینکەی لەم وەزعانە دەرچی پێویستمان بەوەیە فعلەن ئەوەی کە کراوە ئێمە لە دوای ئەوەی کە تاقی دەکەینەوە و نامانگەیەنە بە شتێک کە هەست دەکەین هەیە و بەڵام نایبینی دەبێمانە بخێنە لاوە ڕێگە بە عەقڵ بدەین بیرکاتەوە. ئێمە شتانێکەیە ئەوە میتۆدە لەسەری فەرز کردوین کە ئەگەر ئێوە وانە بن ئێوە نین. ئێمە دەچین دەمانەوێت ئەم شتانە دروستکەین دروست نابن. بۆ نمونە دەڵێن ئەگەر یەک ڕیز نەبن ئێوە نین. ئێمەش دەمانهەوێت یەک ڕێزی دروستکەین لە یەک ڕێزی دروست نابێت. وەکو تەلاقەکەی بارانبەر کە تەلاقی خواردبوو بێ کورد بخەیتە ناو سندوقی بیپسیەوە ڕیز نابێت. ئەی دەبێت لەمە ئەم تەلاقە کە قسەیەکی عادیە ئەمە هەستێکە. ئەمە لە خۆیەوە ناهاتووە و ئەمە خبرەیەکە لەبارەی ئەوەی کە کورد تەنزیم ناکرێت، ڕێک ناکرێت، چون یەک ناکرێت. باشە؟ و هەر ئەمەیە کە ڤان برۆنسن تاکیدی لەسەر دەکاتەوە دەڵێ کورد بە مۆزایەکی دەمێنێتەوە چون یەک ناکرێت لە کاتێکا نەتەوە داوای چون یەککردن دەکات. ئەی باشە من بۆ نابێتە پرسیانەکە. بۆچی ئێمە دەبێ هەر چون یەکیکەین؟ بۆ نابێت جۆرێکی تر بیرکەوینەوە؟ هەنی لەبەر ئەوەی میتۆدەکە و ناچاری کردوین وا بیرکەینەوە هەر دەبێ وا بیرکەینەوە. ئەی بۆچی وە جۆرێکی تر بیر نەکەین؟ بۆچی جۆرێکی تر ناتوانین بیرکەینەوە؟ چونکە ئەگەر جۆرێکی تر بیرمان کردەوە ئێمە ڕەوایەتی وەرناگرین لەلایەن دەرەوە. با ڕەوایەتی وەرنەگرین لەلایەن دەرەوە. بەڵام هیچ نەبێ با کێشەکە بۆ خۆمان بکەین. با نەبین بە دەوڵەت بەس بزانین بۆ وای. خۆ کێشەکە لە ڕووی معرفیەوە دەتوانین کەس نییە ڕێگە لە من بگرێ بیرکە. کەس ناتوانێت ڕێگەم لێ بگرێ لە ناو ئەو شاخانە بۆ خۆم بیدەتەوە. یعنی شتانێک گەیە ممکنە ڕێگەم لێ دەگرن دەوڵات ببم بە دەوڵەت دروستکەم شەرعیەتم نییە بەڵام ناتوانن ڕێگەم لێ بگرن من بیرکەمەوە لەوەی کە بڵێم ئەو نەتیجانەی ئێوە لەبارەی کوردەوە پێگەیشتون وانێەوە ئەمە نەتیجەکەیە. من ڕێگەمەیە بیرکەم. ئەمەیە ڕەوایەکە و من کۆرسەکەم ناونا ڕەوایەتی بیرکردنەوە لێرەوەی. من ڕەوایە بیرکەمەوە بۆ نمونە لە زمان لە شوێنێکی ترەوە میتۆدێک بۆ ناسینی زمان بێنمە ئاراوە کە ئەوروپیەکان نێنێنەوەدا. و من لە سەردەمی کولیا بیرم دەکردەوە باشە ئێمە ناتوانین بیرکەینەوە وەک ئەوروپیەکان نایە دەکرێمە وابێ ئێمە ناتوانین بیرکەینەوە ئەوان دەتوانن بیرکەنەوە ئەوان عەقڵیان هەیە ئێمە نیمانە. ئەمە ممکنە
ئێرچی دەمهێنا و دەمبەر سێر دەکەم ممکن نیە من مرۆڤم ئەو مرۆڤە ئەو عەقلیەیە من عەقڵم هەیە ئەی باشە بۆ ناتوانم بیرکەمەوە بۆچی ناتوانم تۆردا ڕێژم بۆچی ناتوانم ئەوەی ئەو دەتوانێت بیکا ڕۆژهەڵاتی ناتوانێت بیکە بۆ بیرم دەکردەوە ئەوان تەکنۆلۆژیایان هەیە و تاقیگەیان هەیە و فڵانیان هەیە و ئەمانەیان هەیە باشە من بۆ لێکۆڵنەوە لە زمان چ پێویستم بە تاقیگەیە چ پێویستم بە وەسایلانەیە کە بۆ نمونە لە فیزیا پێویستمە لە کۆمەڵناسیە بۆی من کورد بناسم بۆی ئایلەکەم بناسم پەیوەندی ئایلەی و خێزانی بناسم لە ئەنترۆپۆلۆژیا من چ پێویستم بە منە ئەی باشە کە پێویستم نییە بۆ ناتوانم بیرکەمەوە ئەگەر بیریش نەکەمەوە نیم فعلا من نیم ینی کۆژیتۆی دیکارتی لە شوێنەکە ڕێک کۆژیتۆیەکە کە دەتوانی لەبارەی کوردەوە بیڵێکانی کورد ئەوەیە کە تا بیر نکاتەوە نابێت بەڕاستی یعنی ئەو بوونە هەیەی وهمیە بوونەکە شەڕێتی نیە لەبەرەوەی ئێمە پێویستمان بە بیرکردن پێویستمان بەوەی بیرکەینەوە بەر لە هەموو شتێک دەبێ خۆمان بناسین و ئەو منتیقەیە کە ئێمە وەک من ناوچەیەکی کوێری شاراوە چاوی زانست نامان بینێ ناتوانێت من خاتە ناو تاریفەوە دەبێ ئێمە ئەو تاریف بکەین دەبێ بنەمایەک برۆزینەوە بۆ ئەو تاریفکردن و بنەمایەکی بەهێز کە بتوانێت هەموو دەرکەوتە کان کە بە لێک دژجارن بەگەڕانەوە بۆ ئەو بنەمایە لێک دژەکەیان نەنێ لەبەر ئەوە دیکارت بۆ ئێمە پێویستە و دیکارت پێویستە یانی چی یانی قسەکانی دیکارتە ینی گەڕانەوەی دیکارتی بۆ عەقڵ بەو ڕێگایە کە دیکارت پێگەڕاوەتەوە ئێمە پێویستمان بە گەڕانەوەیکی وایە پێویستمان شتەکان بخەینە لاوە بیل لەمە بکەینەوە ئەرێ من بۆ وام وەکو کورد طبعا بەر لەوەی ئەم پرسیارە بکەیت دەبێت پرسیارەکە ڕێک شخصی بێتەوە ناو شخصی تۆ وەک خۆت دوایەوە کە ئەمە گەیشتی بەمە کۆجی تۆی ذاتی خۆت لەم کۆجی تۆیەوە کۆجی تۆ ئەم بیرکەرەوەیە کە غایبە ئەوەیە کە بیر دەکاتەوە ئەوەیە کە بیر دەکاتەوە بیرکردنەکەی بوونی بە شوێنادێت ینی لەبەرەوەی بیر دەکاتەوە هەیە لێرە مەبەست لە بوونی فیزیکی نییە بەمانە ئێمە هەین بەس نین فعلا لێرەوە وەکو وجودێکی فیزیکی ئێمە نەفی ناکرین ینی وەکو کوردیش ئێمە نەفی ناکرین کیمیایمان لێ دەدێ هەموو شتێکمان لێ دەکرێت بەس گیمان ینی هەین بەڵام نیشین بۆ ئەوەی ئەمەی کە نییە ببێت حتمما پێویستی بە بیرکردنەوە پێویستی بە تعریفکردنە من تعریف دەبێ بۆ تعریفی کورد بکەم بۆ ئەوروپیەک و دەبێت لە دەستگایەکی کوردۆلۆژی لێرە دامەزرێەوە بەحسەکان بکرێن ئەوروپیەک بێت لێرە ئەو تێگەیشتێک کە دروست دەوێت بۆ کورد ئەو بیباتەوە بۆ ئەوروپا لەوێ لەسەر ئەساسی مەدرسە بەڵام بەچی دەکرێت ئەمە بەوە دەکرێت کە تۆ فعلەن دوای ئەوەی کە تێگەیشتی ئەم منهەجی کۆمەڵناسیەکە ئەنترۆپۆلۆژیا هەمانە ئەم زانستانە دوای ئەوەی تاقیدکردنەوە پرسیارێکەیە دەمێنێتەوە فراغێک مشکلەیەکەیە دەمێنێتەوە شوێنی ئەو مشکلەیە بکەوی و جورئەت بکەی شوێنی چونکە جورئەتی دەوێت شوێنی ینی وەکو وایە تۆ فعلەن بە ڕێگایەکە بڕۆی کاموو دنیا بە ڕێگایەکی تراتەوە وە سەختیەکە لێرایە من فەرەزەن وەکو باحثێک لەو مەجالە کاتێک بە ڕێگایەکی ترا دەڕۆم و دەگەمە نەتیجەیەک لە ڕاستیە ئەوان باحثەکانی ترکە بەو میتۆدە دەکۆڵنەوە ئەمە وەکو وایە ڕێک من بە ڕێگایە کا ڕۆشتم و ئەوان بە ڕێگایەکی ترە ینی ئەمە سەختە تۆ دەبێت قبولی ئەم سەختیە بکەیت دیکارت قبولی ئەم سەختیە دەکات ئەو منهەجانەی کە هەن بۆ ئەو پرسیارانەی کە ئەو هەیە وەڵامی پرسیارەکان بداتەوە نە لە زانکۆ نە لەوەی کە هەیە دایمە پرسیارێک لە لای دەمێنێت منتیقەیەکی شاراوە هەر دەمێنێتەوە ئەمە گومانەکەی لا دروست دەکات گومان دروست دەکات لەو منهەجە ینی من دەبێت گومان دروست بکەم لە منهەجە ئەوروپیەکە کە من ناخوێنێتەوە نە گومان لە خۆم بکەم بە تەیرێکی معقول تا ئەو بخوێنێتەوە و ناژمن بەو تێرە معقول ئێمە هەر ویستمان خۆمان بکەنە تەیرێکی معقول نەبووین نابین بەڕاستی نابین دەبێت تێبگەین کە نابین دەبێت ڕازی بین کە نابین بەو تێرە معقولە هەتا ڕازی نەبی ئەمە زۆر سەختە تۆ ڕازی بیت بەمە کە ڕازی بووی بەمە ئەو کاتە دەتوانیت بیرکەیتەوە یعنی کە ڕازی بووی بەوەی کە نەبیت دەتوانی بیرکەیتەوە تاوەکو ببیت نەبیت بەو
دەبەر ڕۆشنایی ئەو میتۆدا ببیت وەک ئەوەی کە ببیت دیکارت لێرەوە زەرورە بیرکردنەوە لێرەوە زەرورە و بیرکردنەوە وەکو وتم بۆ ئێمە لە هەموو میلەتێک زەرورترە و ئێمە تازە چارەسەرمان نییە ئێمە هیچ چارێکمان نییە جگەل لەوەی کە عەقڵی خۆمان ڕێگەی بدەین بیرکاتەوە نەترسین لەوە و ترسناکە ئێمە عەقڵی خۆمان بیرکاتەوە ترسناکە ئەمە ترسناکە ئەمە بەقەدەر ئەلانکردنی دەوڵەتی کوردی و ڕێفراندۆم کە بەجارێک یەک دنیا هەمووی دەترسێ بیرکردنەوە لەوە ترسناکترا ترسێکە کتابان کەسیش نازانێ بۆ دەترسێت یعنی کەس نازانێ بۆ ئەمە ترسناکە کەس نازانێ هەر نابێت و ئەی بۆ نابێت نازانی کاتی نییە تاوان دوای 100 ساڵی تریژ ئێمە هەر شت هەر نەفسی شتە ینی نفسی نەتیجەیە ئەمە ڕەبتی بە شوێنێکی ترەوە هەیە و تا تۆ نەگەی بەمە کە ئەمەی 100 ساڵ ئێمە پێوەی سەرقاڵین دەبایە بە شتێکی ترەوە سەرقاڵین و ئەمە ڕێگاکە نییە و ناشوان گەێنێ بە هیچ دەبێت بگەیتەوەی کە ئەمە ناکەینەتە هیچ دەی ئەمە تۆ وەرە بە گروپێکی سیاسی بڵێ کە تاریخێکی لەسەر ماڵ چنیوە پێی بڵێ ئەمەی کە تا ئێستا کردومانە نامەگەێنە بە هیچ چی ڕوو دەدا